بەڵێ وەک دیارە ئێمە بە حکمی کە ساڵانە هەڵەستین بە دۆکمنتکردنی ئەو پێشلکاریانی کە ئەکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیاکان بەشی زۆری پێشلکاریەکان لە ئەنجامی بەریەکەوتنی ڕۆژنامەنووسان و هێزە ئەمنیەکانە یاخود تونبوونی سراحی سیاسی و زیادبوونی ناڕەزایەتیەکانی شەقام و خۆپشاندانەکان ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە پێشلکاریەکان زیاد بکات. ئەوەی کە لەم ساڵدا هەیە بینیمانە بەهۆی ئەو ڕووداوانەی ڕۆژاوا کە ڕوویانداوە پشتگیریەکە بوو بۆ و بەشێکی زۆری خۆپشاندانە و ناڕەزایەتەکان پشتگیری بوون بۆ ڕۆژاوا و کوردانی ڕۆژاوا و دواتر جەنگی ئێران و ئیسرائیل و ئەمریکا هەموو ئەمانە هۆکار بوو بۆ ئەوەی کە ناڕەزایەتی ناوخۆیەکان کەم بنەوانیانی ئێمە تۆڕی نۆزدەمانەیە کە چاودێری خۆپشاندان و ناڕەزایەتەکانەکان لە هەرێمی کوردستاندا ژمارەی ئەو خۆپشاندانانەی کە بۆ خزمەت گوزاریەکان و دامەزراندن و موچە ئەکرا لە هەرێمی کوردستان بەراورد بە ساڵی بە سێمانگی یەکەمی ساڵی 2026 زۆر کەمی کردو. ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە پێشلکاری ڕاستەخۆ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و پامدەرە مەیدانەکان کەم بێتەوە. بەڵام ئێمە گرفتێکی کەمان هەبوو لەوەی کە بە تایبەتتر بڵێ لە دوای لەگەڵ دەستپێکی ئەم جەنگەدا و هەرێمی کوردستان کە ڕوبەڕووی چەند هێرشێکی ناڕەوا بۆتەوە لەلایەن گروپە تودڕەوەکان و ئێرانەوانە گلەیەکی زۆر هەبوو لە دامەزراوە میدیاکان لە بەشێک لە دامەزراوە میدیاکان و بە تایبەتی ئەوانەی لە سوۆشیال میدیا کار دەکەن ئەو میدیانە گلەیان لێکرا بۆی کە ناتوانن پیشەیانە کاری خۆیان بکەن بوونەتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی ترس و دڵەڕاوکی ئاسایشی نیشتیمانی ئاسایشی نەتوانی کەوتوتە ژە پرسیارەوە کۆمەڵێک گرفت و مەشاکیل هەبوو و چەند لایەنێکی پەیوەندیداریش بە هەمان شێوە ڕێنماییان هەبوو بڕیاریان دەرکرد کە میدیاکان چۆن تەعاملکەن لەگەڵ ئەم بارودۆخەدا. بەڵام بەداخەوانێ بەشێک لەو ناوەندار یاخود ئەو لایەنانەی کە هەستان بە دیاریکردنی ڕێو شوێن بۆ دامەزراوە میدیایەکان و تایبەتر بڵێم ڕێنمایی و بڕیاریان دەردەکرد ئەمانە ئەچێتە خانەی پێشلکردنەوەن یاخود خانەی دانانی بەردەستکردنەوەی ئازادیەکان لە بەردەم کاری میدیا و ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستاندا. چەندین جهتمان بینی لە هەرێمی کوردستان کە هیچ معنی نین بە ڕێخستنی کاری میدیا لە هەرێمی کوردستانەوانە بینیمان ئەمانە ڕێنمایی دادەنێن بۆ هەندێک کەناڵی ڕاگەاندن چۆن کار بکەن چۆن کار نەکەن. حکوومەت بە شێوەیەکی فەرمی فەرمانگەی میدیا و زانیاریکە خۆی موسسەیەکی سەر بە حکوومەتە ئەم موسسەیە ڕێوشوێن و ڕێنمایی دادەنا و داوای دەکرد لە میدیاکان بە چه ئاراستەیە کارکەن کە ئەمە پێچەوانەی پرەنسیبەکانی ئازادی کارکردنی میدیایە لە جیهاندا. بۆیە ئەتوانم بڵێم ئەوەی کە لە سەرەتای ساڵی 2026 تا کوێستا هەیە ئەتوانم بڵێم بەشی زۆری پێشلکاریەکان لە ڕێگەی هەوڵدان بۆ بەرتەستکردنەوەی ئازادیەکان لە ڕێگەی بڕیار و ڕێنمایەکان وەک لەوەی کە پێشلکاری فیزیکی بووبێ هەرچەندە ئەمە بۆ مانای نایەت کە بڵێم هیچ پێشلکاریەک بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیاکان نەکراوە. ئێمە بینیمانە ئەم ساڵ کەناڵی ڕاگەاندن مۆڵەتەکەی لێوەرگیراوەتەوە کە ئەمە تەواو پێچوانەی یاساکارکردنەکانە لە یاسابەرکارەکانە لە هەرێمی کوردستان کەناڵی NRT نووسنگەکانی داخراوە لە هەولێر و دۆک بە بڕیاری دادگا کە ئەمەش بڕوای یاساناسان تەواو پێچوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسیە و هەموو ئەو یاسا بڕیارانەیە کە لە هەرێمی کوردستان کاری پێدەکەوە و لەگەڵ ئەوەشدا چەندین ڕۆژنامەنووسمان بینیوە کامێرەکانیان لێوەرگیراوە ڕێگری کراوە لە ڕووماڵکردن و لەگەڵ ئەوەشدا جیاکاری لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندن و ڕۆژنامەنووسان ئەتوانم بڵێم بەشی زۆری ئەو پێشلکاریانەیە کە ئەکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان.